سلااوان لەبێت بیرەنانی شاپرێس ئێستا ئێمە لە سووری قەزایسی دەکانین لە دەڤەری برادۆست دیارە هەفتەی دوازدەی هەموو ساڵێک وەک ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکراوە دیارە لە 19 حوزەیرانی ساڵی 2004 لەلایەن پەرلەمانی کوردستان وەک یەکەم ڕۆژی ئاڵای کوردستان دیاریکرا وەک لە دیمانەکان ئێستاش دەیبینن کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە شاپرێسەوە ئێمە لە قوتابخانەی دواناوەندی سیدەکانی کچانین دیارە لەو قوتابخانەیەش بە ژمارەیەک چاڵەشی جۆراوجۆر ئەنجام دەدرێت لەلایەن قوتابخانەکە کە قوتابیانی لەلایەن قوتابیانی ناوچەکە چاڵەشەکان ئەنجام دەدرێن دیارە ژمارەیەک چاڵاکی جۆراوجۆر لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان ئەنجام درێن لەو ناوچێش لە تەواوی قوتابخانەکانی ئەو ناوچێدام و دەستگا حکومیەکان گرنگی بە ڕۆژی ئاڵای کوردستان دراوە ئەم یادە بەرز ڕاژیراوە کە ڕۆژێکی گرنگە بۆ گەلی کورد لە تەواوی هەرێمی کوردستانیش گرنگی بەمیان دراوە دیارە لەو ناوچێش گرنگی بە یادی ڕۆژی ئاڵا دراوە وەک لە ئێستا لە دیمانەکان دەیبێنن بە شێوەیەکی ڕاستەوخۆ گرنگی بەمیان دەدرێت کە ساڵانە لەلایەن هاوڵاتیانی هەرێمی کوردستان گرنگی بەمیان دەدرێت.